سەیری ئەوانەی خوارەوە بکە، هەمووی دەڵێ مێرولەیە. منیش ڕۆژێک یەکێک بووم لەوان. تا گەیشتم بەو پلەیە چیم نەکرد، بەڵام ئێستا هەر چاویشم لە سەریان دانانێم. دەتەوێت بەیتە خوارەوە؟ نامەوێ. بۆچی بمەوێ؟ نامەوێ. بەڵام پێویستە دابەزم برادەر. بۆ؟ شتێک هەبوو لەوێ دەمویست، وامزانی بەدەستم هێنا و تەواو، بەڵام بەدەستم نەهێناوە. بۆ؟ کەسێکی مردوو هەیە لە خوارەوە، پرچی ئەوی گرتووە و بەری نادا. دەبێت دابەزم و لە دەستی دەری بێنم. تازە کابرا مردووە، چۆن لە دەستی دەری دەنی؟ گەر پێویستکە دیسان دیکوژمەوە. دیسان! دیسان! کەوایە دەی بابا یەکەوە بۆی دابەزین. دەیکەی؟ بەتەنیا نایکەم، بەڵام لەگەڵ تۆ دەیکەم. گورە تۆ چه هاوڕێیەکی منی ها؟ ئامادەی؟ دەی